يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی ئاسانتر بە ناونیشانی سادە و ئاسان بژی. خۆشەویستان، ژیان جوانە. خوای پەروەردگار کە ئەم ژیانی دنیایی دروست کردووە بۆ ئەوە دروست نەکراوە کە ئێمە عەزابی تیا بچێژین. زۆر خەڵک زۆر جار ئەو قسەیە دەکرێت ژیان هەمووی ناڕەحەتیە. ڕاستە ناڕەحەتیەکان زۆرن لە ژیاندا، بەڵام ژیان خوای پەروەردگار وای دروست کردووە بەهەشتێکی بچکۆلە بێ پێش گەیشتن بە بەهەشتی قیامەتی ئەبەدی و نەبراوە. بەڵام بەداخەوە لە سەردەمی مادیگەرایی ئەمڕۆدا دەبینین ژیان لەسەر دڵ و دەروونمان قورس بووە. هەر یەکێک لە ئێمە یان هەر کەسێک کە گوێبیستی دەبی و ناخی خۆی هەڵدەڕێژێ بە بێگومان باسی ئەوە دەکا کە ژیان ناڕەحەتە، ژیان قورسە، ژیان مەینەتیەکانی زۆرن. بە تایبەتی ئینسان ئەگەر ڕۆ بچێ لە بواری مادی و مۆدیلگەراییدا ئەوە بە دڵنیاییەوە نە پێی دەگا و بەردەوامیش خەفەتی پێدەخوا. هیچ مۆدیلێک نییە تۆ بتوانی دابینی بکەی ئەوە بەسەر چوو مۆدیلێکی کارداهات و مۆدەیەکی کە دروست بوو تۆ پارەکانیشت ڕۆیشت و دڵیشت پێی نەگەیشت و دەستت پێی نەگەیت. یان هەمانە و لەززەتی لێ ناکەین. زۆرمان زۆربەی شتەکانیشمان هەیە بەڵام پێی ئاسوودە نین، هەست ناکەین لەززەت و خۆشیەکی دەرونی لێوە دەگرین. چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە ئەگەر دەتەوێت ژیانت خۆش بێ هەمیشە سادە و ئاسان بژی. زانایە قسەیەکی زۆر جوانی هەیە، دەڵێ دەوڵەمەندترین کەس کێیە؟ دەوڵەمەندترین کەس بیل گیتس نییە کە 700 ملیار دۆلاری هەر بە چەکی پارە هەیە. دەوڵەمەندترین کەس ئەو کەسەیە کە دەتوانێت لە سادەترین شتدا خۆشی خۆی بەدەست بێنێ. یعنی بەڕێزان وەڵڵاهی دەتوانی ئێوارەیەک لە بەربانگێکا دانیشی شۆربایەکی زۆر سادەت هەبێ، دڵی خۆت خۆشکەی بە لەززەتێکەوە بیخۆی، تام و چێژێکی بدەیە، وا بزانی پاشایەک نییە لەم سەر زەویەدا، سەرکردەیەک نییە بەقەدەر تۆ ژیانی خۆش بێ. حەل لەو شتە سادە و بچووکە لەززەتێکی زۆری لێ دروست کە تۆ دەوڵەمەندترین کەسی. جاران خەڵک مانگە و مانگێک لەوە چێ گۆشتی مریشکێکی بخواردایە، بەڵام مریشکە کە تا لە ماڵەوە بوو بەدەست دەگیرا و لە ماڵەوە چاک دەکرا و مناڵ بە دیاریەوە بوو، دوایەکی پارچەیەکی بچووکی بە دەست دەکەوت، هەموو لەززەت و تام و چێژێکی خۆشیە بوو. ئێستا ڕەن بێ ماڵانێک هەبێ، ناڵم هەمووی، بەڵام ڕەن بێ خەڵکانێک هەبێ ڕۆژانە خواردنی باش بخوا، بەڵام هەر نازانێت چی خواردووە، دوای ژەمەکە لە بیری چۆتەوە تام و چێژێکی لێ نەکردووە. بۆیە دەوڵەمەندی ڕاستەقینە ئەو کەسەیە کە دەتوانێت لە سادەترین شتی ژیانیدا خۆشیەک بەدەست بێنێ. خەڵکێکە بۆ ئاوارە بووە لە ژێر خێمەدا کە باران باری وەکتێتی ئای چ لەززەتێکی خۆشە، خۆزگا ئەم ژیانەمان لێ تێک نەچووە. خەڵکیش هەیە لە کۆشکە ناڕەحەتە، یعنی دەتوانیت تۆ لە ژێر خێمەیەک ئاوی و بارانێک لێدا کە ناڕەحەتی ژیانە، بەڵام تۆ دەتوانیت چێژێکی لێ وەرگری، هەل لەوە خۆشیەک بۆ خۆت دروستکەی. سەرچاوەی خۆشیەکان بەڕێزان زانایان فەرموویانە خودی مرۆڤە، نەک شتومەکەکان و کاڵاکانی دەوروبەری. بۆیە بەڕێزان دەوڵەمەندی، بەختەوەری، چێش، شادی، کامەرانی، هیوا، ئەمانە هەمووی خودی مرۆڤ خۆی دروستیان دەکا. بە پێچەوانەشەوە لە بەرامبەرە داماوی و کەساسی، دڵتەنگی، نیگەرانی، خەم و پەژار و بێزاری لە ژیان، بێهیوایی، هەر بەرهەمی و زادەی خودی مرۆڤن. وەڵڵاهی دەتوانی جارێک هەیە دانیشی هەر خۆت بەڕێزت تاقی بکەوە براو خوشکی مسڵمانم، بیسەر و بینەری ئەم زنجیرە باسی ئاسانتر. هەر جارێک دانیشە لە ماوەی نیو سەعاتە دەتوانین دوو ئاڵوگەڕ بەسەر خۆتا بێنی، بیر بکەیتەوە کە تۆ عمرت دوا بۆ 50 ساڵ و بوو بە 40 ساڵ و هێستا هیچی واد نییە، هەر ڕەنجت داوە، هەر ماندوو بووی، هەر نەخۆش بووی، سەی دەکەیت چەند ناڕەحەتی و چەند دڵ و دەروونت نەئارامە. ئەتوانی لەو کاتەدا ناڕەحەتیەک بۆ خۆت دروست دەکەی و ئازانی کە هیچ نییە لە ژیاندا. حەز دەکەی خەریکە بگری بۆ خۆت، حەز دەکەی زۆر فەقیری، ڕەن بێ خەڵک خۆشینەوی زوڵمت لێکرا بێ،
جاری وایە باوکو دایکت کاتی خۆی بۆت باش نەبووە براکانت غەدریان لێ کردووی دراوسێکت غەدری لێ کردووی ڕەفیقەکەت خیانەتی لێ کردووی یەک دنیایەک خەم و پەژار لەسەر دڵت کۆ دەبێتەوە خەریکە دڵ شەق دەبا و لە دنیا بێزاری پێچەوانەشەوە دەتوانی هەر لەو نیو سەعاتەشە سەیری خۆت کەی خوایە گیان چەند بەختەوەرم سوپاس بوو ئەو ئەڵڵایە کە موسڵمانم ئەگەر ناڕەحەتیەکم هەبێ بە ئەجر بۆ قیامەتم دەنووسرێ گوناهێکی لەسەر هەڵوەراندوم ئەی خوایە لێت بە زیادە خەڵک ماڵی خواردوم ماڵی خەڵکم نەخواردووە سوپاس بۆ خواگە خەڵکێک ستەمی لە من کردێت چانێ من ستەمکار نەبووم چانێ حەقی خەڵکم لانێ بۆ قیامەت ئەگە براو خوشکەکەم بۆم خراپ بوو بێ سوپاس بۆ خوا من خراپەکان نەبووم بەرامبەر بە ئەوان ڕۆژێ پەشیمان دەبنەوە یوسفیش لەلایەن براکانەوە غەدری یەکراوە یەکسەر هەز دەکەی تۆ هەر ئەو ئینسانی یەک دڵ و دەرونی فراوانت هەیە کەس یعنی خۆزگە ناخوازی وەکو کەس بی بۆیە ئەمانە هەموو خۆمان دروستی دەکەین ئەگەر خەزنەداری موڵکی قاڕون بی خۆت سادە و ئاسان نەژی هەر هەژاری بەڵام هەر کاتێک لاشە غەرقی ڕەفاهیەت و تەڕەف و نازی بێشومار بوو یعنی زۆر جا ئینسان ڕەن بێ حەز بکا بڵێ خۆزگە ئەوەی دەستم بۆ بردایە لە دنیادا بەدەستمەوە پاتایە هەم بوویایە وەڵڵاهی ئەگەر وابی ئەوە حکمەتی خۆیە کە بە ئەوانی پێ نەبەخشیوین بۆیە هەموو کاتێک کە لاشە غەرقی ڕەفاهیەت و ناز و نازی بێشومار بوو لەو کاتەدا ڕوح نیگەران و ئاڵۆز و لاواز دەبێ بۆیە ئەو منداڵانەی زۆر ناسپەروەرن دەستی بۆ هەرچی بردووە لەبەر دەستیا بووە داوای هەرچی کردو دراوێتە وەڵای سێکی زۆر دەرونێکی لاوازیان هەیە بەرگەی یەک سەرما و گەرمای ژیان ناگرن بەڵام مناڵ هەبووە 700 بە دیار پاسکیلێکەوە ڕەن بێ گریابێ ئەزانی ئێستا لەزەتیش لە ژیان دەکات ئینسانێکی قارەمانە بەرگەی نەهامەتی و سارد و گەرمی ڕۆژگار دەگرێت بۆیە هەر وەختێ لاشە بە ناس پەروەردەکرا ڕوح لاواز دەبێت بە لاوازبوونی ڕوحیش هەموو خۆشیەکان دەبزەڵکێن و کاڵ دەبنەوە سەرنج بدەن بەڕێزان خۆی گەورە ژیانی سادە دروست کردووە بەڵام ئێمە ئاڵۆزمان کردو ئاسانمان نەکردووە خوا بیرت لەوە کردوتەوە ڕەشماڵ نشینێک کارەبا خەڵاتی خوایە خۆی گەورە بۆمان زیاد کا و لێمان کەم نەبێتەوە ئەم مزگەوتە بەم چراخانەوە جوانە بەڵام سێکە ڕەشماڵ نشینێک کە کارەبای هەر نییە مۆلیدەشی نییە لەبەر تریفەی مانگە شەوێک و جریوەی ئەستێرەکانی ئاسمانە خوا لەزەت زیاتر وەردەگرێت لەو کەسەی کە لە ڤێلایەکە دانیشتۆ و سەری هەمووی گڵۆپ و سورەیای و ئاسمانی لێدیار نییە کامیان خۆشحاڵترن لە ڕووی ڕوحەوە ئەو چادرنشینە لە تریفەی مانگ و ئەستێرەکان زۆر شادمانترە لەگەڵ ئەو کەسەی کەوا بەدەیان گڵۆپ و بلاجکتۆر و ئەوانی بەسەرەوەیە گوێگرتن لە خوڕەی ئاو تافگەیەک و جریوەی مەلێکی ئەو دەشتا بەخوا زۆر خۆشترە لە تەماشاکردنی فیلمێک و تیڤیەک خواردنەوەی چایەکە تاقی نەکردوێتەوە جەنابەت لە دەشت و دەرێکە هەندێک چیلکە و چاڵ و ڕەژوو خەڵوزت بە یەکەوە نابێ و چایەک لە کتریەکی ڕەشا لێ نابێ تخوا ئەو چایە لەو کتریە ڕەش و پۆخڵەشدا بەو داروچیلکەیە تام و چێژی لەو تێلەکانی دووبەی و ئەوانە خۆشتر نییە کە لە بەناوبانگترین کۆفی و قاوەخانەکاندا بیخۆیتەوە کامیان خۆشترە بەخوا تۆ لەو دەشتەدا ئاوا چایەک لە کتریەکی ڕەشا بخۆیتەوە 100 دەوڵەمەندی دووبەیی خۆزگەت پێ دەخوازێت کاکە شەر نییە شتەکان مادی بن ئەوە خۆتی ئەو ژیانە سادە زۆر لەزەتی زیاترە ڕەن بێ منیش و تۆش و تا ئەمومان تاقیمان کردبێتەوە دانیشتن لەگەڵ خێزانەکەی خۆتا بە دڵخۆشی لەگەڵ ماڵ و منداڵەکەتدا جاری وایە هەیە ماڵ و مناڵیشی لەگەڵ نیە دووسێ برادەری دڵسۆز بۆ یەکتر سەرتان بە یەکەوە ناوە پارویەک نان و تەماتە دەخۆی هەر گۆشتی شللا نەبووە لە شوێنێکا بە بزەی پێکەنین و نوکتەی جێڕانەوە قسەی خۆشەوە تخوا چ لەزەتی کە ڕوحی دووەرگرتووە هەر نانەکەشت زۆر سادە بووە هیچ مەسرەفێکیشی تێ نەچووە بەڵام هەوانی کە لەگەڵیاندا بووی لەگەڵیاندا ئاسوودە بووی دانیشتن لە کۆڕێک کە کەسانی زانای تێدا شارەزا ئەدیب و شاعیر خوێندەوار لە مەجلیسێکای جانا بەجای ماڵی باوکت میوانێکی هاتووە کە مناڵی ئێستا لەبیرتە کابرایەکی زانا شاعیرێک ئەدیبێک قسە خۆشێک حکایەت خوانێک دەستی کردو بە قسەی خۆش تۆ سەرنجت داوە ئێستاش تام و چێژەکەیت هەرماوە لە جیهانی مادە دووری خستوویتەوە هەستت کردو ئاسوودەی بۆیە هەر یەکێک لە ئێمە زەرورە وەکو بەڕۆژ لە ژاوەژاوی بازاڕ داین شەوگاریش هەوڵ بدەین ناڵم سیر نەکەی تۆزێک مێشکیشت حەسێنیەوە وازی لێ بێنە لە فەیسبوک و لە ئینتەرنێت و لە تەماشاکردنی تیڤی و هەواڵ و سیاست و دەنگ و باس و درامای تورکی و فارسی و نازام چی و چی وەرە بۆ مزگەوت ئەمەندەی بە یەکەوە دووسێ قسەی خۆش دەکەین تەراویح دەکەین گوێ لە قورئان دەگرین هەز دەکەی لەو ژاوەژاوی دنیای ڕزگارت بووە ژیانێکی سادە بەڵام زۆر خۆش زۆر ئاسان بەهەشت ئاسا
خۆشیەکانی خۆت بەڕێز دەکەم هێندە مەبەستەوە بە جۆری ئۆتۆمبیلەکەتەوە، بە جۆری خانوەکەتەوە، بە جۆری خواردنەکەتەوە، بە جۆری کاڵا و شومەک و جلوبەرگەکانتەوە. ئەوەی تۆ بۆی دەگەڕی لە ناختایە نەک لە ڕووکەشتدا. تا سادەتر بژی بەختەوەرتری، خۆشەویستتری، ئاسوودەتری، ژیان بە سادەیی و ئاسانی وەربگرە. هێندە قورسی مەکە و باری شانت قورس مەکە. زۆربەی ئەو شتانەی ساڵانێک ئاواتیان پێدەخوازی وەڵڵاهی بوون و نەبوونیان وەکو یەکە. ها ئافرەتانێکمان هەبووە سەرەتای ژیانیان هەموو هیوا ئاواتی بۆ تا ئێرە بازن لە دەستیا بێ، هەموو لەشی ملیوانکە و لیرە ئەوانە بێ. بڕواتان بێ ئێستا دەوڵەمەندە ڕۆژێکە هەیەی هەر دەڵێن نەبێ باشترە. یعنی ئەو هەموو ساڵە ئاواتی شتێکت خواستەوە بوون و نەبوونی هەر وەکو یەکە. جاری وایە کەسێک لە خانێکی 100 مەتریدا بۆ کتێتی خۆزگە ڕۆژە خانوێکی 200 مەتری 2 قات و 3 قاتم دەبێت. ئێستا کە لە ناوێتی خۆزگە دەخوازێ بۆ خانۆ بچووکەکە لە کوڕە هەر بە خزمەتیەوە فەوتە. هەموو ئەو شتانی ساڵانێک تەمەنی خۆت بە هیوا و خولگایە فەوتە سەیدەکەی بەخوا هەت بێ و نەدبێ هەر وەکو یەکە. من ناڵم جلەکانە شەڕ بن بەس گرنگەیە پاک و خاوێن بن، بەڵام کابرا خۆشگە بخواژە شاڵێکی نازام چی لە بەرابێ بای 15-16 وەرەقەیە وەڵڵاهی ئەوەی کە جلێکی سادەی بای 50,000 لە بەرایە هەر وەکو یەک دەژین. ئەو ڕۆژگارە هەر دەڕوا ڕەم بێ ناخی ئەو ئاوەدانتر بێ، ڕەم بێ زۆر مرتاحتر بێ. جاری وایە کڵاشێک لە پێدا ناوێری با هەموو شوێنێکا بڕۆی کابرا قۆندەرەکانی زۆر باش نەبن منەتی نییە بە هیچ شوێنێکە. جلەکانت ئەگە زۆر تازە و ڕێک و پێک و هێمبین نەبێت لە زۆر شت خۆ پارێزی خزمەتکاری جلەکانت بێ. ئەگە جلەکانت سادە بن لەسەر خۆڵیش دادنیشی دوای خۆت دەتەکێنی زۆر بەلاتەوە گرنگ نییە. بۆیە ئەو شتانەی کە پێویستن هەدبن گرنگیان پێ بدە، بەڵام ژیانیشت بە قوربانی هەموو مادە مەکە. سربەستی تۆ لە ئازاد بوونتدا لەو هەموو شتانەی کە ڕۆژانە عمرت بەبا دەدەن و کۆڵی سەرشانت قورس دەکەن. با ماڵ سامانت زۆر بێ، با بە ژمارە زۆرت هەبێ، حرام نییە مانیع نییە، بەڵام هەوڵ بدە لە دەستتدا بێ، ئامان لە دڵتانە بێ. چونکە ئەو کاتێک کە چۆ دڵەوە دڵ بارەکەی زۆر قورسە دەستیش قەت ناچێت دڵی خۆت دەربێنی. زۆر کەس هەیە پارەی یەکجار زۆری هەیە بەڵام لە دەستیایەتی لەم دەست دەڕوا بوو ئەو دەست لەو دە زۆری دەگرێتەوە زۆر مرتاحە. بەڵام بەداخەوە خەڵکانی کشەیە پارە لە دڵیانایە قەت دڵن نایە دەست بۆ ناو دڵی خۆت بەری و دڵی خۆت دەرێنی چونکە دەمری. بۆی وا هەیە حتا مردن ئەو هەموو پارەی هەیە حد بە هەژاری دەژیە چونکە پارەکان چۆتە ناو دڵیەوە دڵیشی نایە دەست بۆ دڵی خۆی بەرە دڵی دەرێنێت چونکە پێی دەمرێ. ئاگاداری ئەوە بە ئەگەر پارە و ئیشت نییە کرێچیشی سوپاس بۆخوا لەشت ساغا. خەڵکانەکەن لە خانووی زۆر گەورەدان ئۆتۆمبیلی زۆر گرانبەهایان هەیە، هەروەها خواردنی باش لەسەر سفرەیانە، بەڵام بەداخەوە وەکو هیچیان نەبێ وایە هەمیشە لەش بە ئازارن، هەمیشە پارێزیانە و مەجموعەیەک حبوبات و دەرزی لە دەوریانە. سوپاس بۆخوای گەورە تۆ ئەگە کرێچیشی ئەگەر قەرزاریشی چانی ئەو سفرەی کە لە بەردەمتایە بە مرتاحی دەیخۆی ناترسی پارۆنانەکان لە گەدە و لە مەعیدەتدا ببنە ئازار. ئەگە بە چاویلکەوە دەبینی بەزەیت بە خۆتان نایەتەوە بڵێ ئەوەتانە بەداخەوە بە عینەک دەبینم، مناڵەکانم بە عینەک دەبینن، یەکسە بیری ئەو کەسە بکەوە کە ئەگەر یەک زەڕە بە عینەکیش ببینایە مەمنونی خوا بوو، بەڵام هەمیشە نابینایە ڕووناکی سەرزەوی نابینێت. چانێت تۆ بە چاویلکەوە بە عینەکەوە دەبینی. قەنەعەت مرواری ناو ناخی دەریایە، هەر کەس بیگاتە بەختەوەر دەبێت. ئەو بەرپرسانەی کە سادەن کە خاچین بێ پاسەوان چەند جوانن لە ناو خەڵکە. ئەو کەسانی ئاسان دەژین سادە دەژین چەند بەڕێزن لە ناو خەڵکە. قورئان دەفەرمێ ولا تنس نصيبك من الدنيا، بەشی خۆت لە دنیادا لەبیر مەکە. قورئان ئێمەنەی فەرمووە موسڵمان تۆ هیچن نەبێ هەژاری خۆشە نە. خوای گەورە ئەم ئاياتە بەڕێزان زۆر وردە. ولا تنس نصيبك من الدنيا لەگەڵ تاک بە تاکی ئینسانیەتێتی. خوای گەورە پێمان دەڵێ بەشی هەر هەمووتانم لەم سەر زەویە داناوە بەدوویدا بڕۆ واللهی مەحروم نابی. نەصیبەکە ئینسان دڵنیا بە بەشی تاکە تاکەی ئێمە لەم سەر زەویەدا خوا ڕزق و ڕۆزی و خۆشی داناوە لەبیری مەکە بەدوویدا بگەڕێ. بەڵام ئاگەر لێبێ نەصیبەکە بەس بەشی خۆت هەوڵ بدە بەشی خەڵکی مەخۆ. هەموو ئەوانەی مەحرومن لەسەر زەویدا واللهی یەکێک مافی خواردوون ئیلا یەکێک خواردوێتی، یان خۆی دوول لە ڕوتان گەمژە و دەبەنگ بۆ بەدوویدا نەگەڕاو ئیهمالی کردووە، یان خۆی تەمبەڵ بووە حەزی بە کار و کەسابەت نەبووە هەر حەزی لە دەرۆزە و دەستپانکردنەوە بووە. نەصیبە کە دڵنیا بەخوا بەشی تۆی دیاری کردووە، بەڵام ئەوە ناعەدالەتیە، ئەوە زوڵم و ستەمە کە کەسێک بەشی دە کەس دەخوا.
کە کەسێک بەقەدەر 50 کەس معاش وەردەگرێ کەسێک دەیەها زەوی داگیر دەکاوێت چێشکە پارچەیەکی نییە بەڵام تۆ بەشی خۆت خوا بۆی دیاری کردووی بەژیرانە تەعاملی لەگەڵ بکە ڕێگەم بدەن بە ئەم بەسەرهاتەتان بۆ باسکەم بە هەمووشمان دیقەتی بدەین پاشایەک دەسەڵاتدارێک بۆ گەشت و گوزار دەچێتە دەشت و دەرێک ئەو هەوایەک بگۆڕێ و فەرحێک بە دڵ و دەرونی بدا لەگەڵ پاسەوانەکانیدا بەلای کابرایەکە دەڕۆن خەریکی زەوی چێڵانە زەویەکە دەچێڵێ بەگاو ئەمانە ئەو زمانە ئەو ئامێرانە هەبووە بەڵام چریکەی گۆرانی و حەیران و ئاواز و لۆرەیەکێتی زۆر کەیف سازە پاشا لە ئەسپەکەیدا دەبەزێ و دەچێ و ماندوو نەبوونی لێ دەکا و پێی دەڵێ خۆی گەورە یارمەتیت بدا و دڵت خۆشە بە مڵکەکە دیارە مڵکی خۆتە ئەڵێ نەوەڵا قوربان ئەڵێ ئەی لەوڵە من کرێکارم و بۆ ئەم خاوەن مڵکە بۆ ئەم خاوەن باخە زەوی دەچێڵم ئەڵێ بینم زۆر خۆشحاڵیت لەجا بوو خۆشحاڵ نەبم لەشم ساغا ئێوارە دەچمەوە ناو ماڵ و منداڵی خۆم ژنەکەم بۆم باشە منداڵەکانم ساڵحن لە وڵاتی خۆم دام دەربەدەر نیم جا قوربان بۆ دڵم خۆش نەبێ ئەڵێ ئەی چەند پارە وەردەگری ئەڵێ 4 قڕۆشی ئەو زمانە بە پارەی ئێستا بلێکی دەینەوە 40,000 دینار ڕۆژی 40,000 دینارم دەست دەکەوێت لەبەرەوەی کاسپیەکە بە جوانی دەکەم و خاوەن مڵک دڵی بە ئیشەکە خۆشە و هاوکاریم دەکات 40,000 دینار واریداتی ڕۆژێکمە ئەویش پێی دەڵێ بەشت دەکا دەڵێ قوربان هەر خوانەی بڕێ ئەرە وەڵڵا هەموو کەلێن و کونێکی بۆ گرتوم چونکە دەزانم چی لێ دەکەم ئەڵێ چی لێ دەکەی ئەڵێ یەکیان لەو 4 بەشە لەو 40,000 10,000یان بۆ ژیانی خۆم سەرف دەکەم 10,000یان قەرزارم و قەرز دەبژێرمەوە 10,000یان دەدەم بە قەرز با قەرزم هەبێت لای یەکێک و دوایی بمداتەوە 10,000یان دەکەم بە خێر و سەدەقە پاشا ئەڵە بڕوا کە بەو هەموو زانیاری خۆمەوە لەم قسەیەت حاڵی نەبوو تۆ لایە قەرزاری و قەرز دەدەیتەوە لایەکیش قەرز دەدەی بە خەڵک لایەکیش تۆ ئەوە تا کەمێکت هەیە و خێر و سەدەقەش دەکەی وتی قوربان ئەو شت بۆ ڕوون دەکەمەوە هەر گوێ لە خۆم بگرە وتی وەڵڵا پێم خۆشە وتی قوربان پێت دەڵێم 10,000 یەکەم بۆ خۆم و خێزانەکەم سەرف دەکەم من تازە سەواجم کردو و ژانێکمان هەیە 10,000مان بەش دەکات قەناعەتمان پێ کردو دابەشمان کردو خەرجیەکانمان دیاری کردوون 10,000 دووەم باوکو دایکم چوونە تەمەنەوە پیر بوون و براکان و خوشکەکانم هەر یەکە بەلایەکە ڕۆیشتون دایک و باوکم لای من دەژین بەڕاستی قەرزاریانم ئەزانی ئەوان لە مناڵیاتیان بۆ من سەرف کردووە دواتر ژنیان بۆ هێناوە ماڵیان بۆ پێکەوە ناوم ئێستا کە نەفت و کەفتەکار بوون وەڵڵای ڕۆژی ئەوەیە قەرزەکانم بدەمەوە ڕۆژی 10,000شم بۆ ئەوان داناوە قەرزی ڕابردوو بدەمەوە 10,000شم خێزانم حامیلەیە و بە تەمای منداڵبوونین 10,000 ڕۆژانە دەخەمە شوێنێکەوە با منداڵەکەم کە لە دایک بوو محتاجی دەستی خەڵک نەبێ بەشی ئەویش دانم 10,000 بۆ منداڵەکانی داهاتوم دادەنێم چاک خزمەتیان دەکەم بۆ پەروەردەکردنیان بۆ خوێندنیان بۆ جلوبەرگیان بۆ ئاسوودەی ژیانیان ئەگە من خزمەتی منداڵەکانم بە جوانی کرد وەڵڵاهی ئەوانش بێسفەر نابن دوای ئەو قەرزەم دەدەنەوە کە منیش وەکو دایک و باوکم پیر بووم بەشێکیشم بۆ منداڵەکانم داناوە لە یادم نەکردوون لە ئێستاوە دەمێ منداڵەکانم خۆش بژین ئەوانیش ئەو قەرزەی من دەدەنەوە لە پیریمدا بەشی چوارەم 10,000 دوو خوشکم هەیە نەخۆشن زۆر محتاجن هەموو ڕۆژێت 10,000 بۆ ئەو دوو خوشکم داناوە با چاو لە دەستی خەڵک نەبن با خۆشەویستی برایەتی و خوشکایەتیمان پێی زیاد بێ پاشا ئافرینی کرد و یارمەتێکی زۆر باشی وەکو ڕێزلێنان و دیاری پێبەخشی جا بە ڕێزان لەو چیرۆک و بەسەرهاتە سادەیەوە لەو ئاسانەوە چەند دەرسێک وەردەگرین یەکەم کارکردن شادمانیە زۆر خەڵک وایە زانێک ئەو ڕۆژەی تا ئێوارە بخەوێ مرتاحە بەڵام یاخوا دوژمنەکەت بێ کار بێ ئەو کەتەی شادمانی کە کار دەکەی کە دەجوڵێی هەروەها هەر پارە پەیداکردنیش شەرت نییە هونەری خەرجکردن لە هەمووی ئەساسترە ئەو پیاوە ڕەن بێ ڕۆژانە خەڵکێکە بوو بێت 40,000 وەکو دەستکەوت پێ دایمە محتاجیش بوو بێ بەڵام ئەو هونەری خەرجکردنی هەبوو ژیانی زۆر بە جواری وەرگرت سادەیی ئەوەندەی کە پێویستی بە خۆشەویستی و پاچی و هەستی مرۆڤانەیە وەڵڵای ئەم ژیانە بەڕێزان ئەوەندەی پێویستی بە خۆشەویستی بە پاچی بە هەستی مرۆڤانەیە ئەوەندە پێویستی بە بڕوانامەی باڵا و قسەی زل و فەلسەفەی توێکەڵدار نییە چەند کەس هەیە زۆری هەیە بەڵام هەرگیز برا خوشکەکانی لە یاد نییە
زۆر خەڵک هەیە پرسیار دەکات ئەوەش دەکات بۆ فڵان کەسی خوشکم دەچێت ئەی خۆ تۆ 50 هێندەیە و فڵان کەسەت هەیە ئەی بۆ دەستن ناچێت لە ماڵی خۆت هاوکاری بکەین نەهێڵی خوشکەکانی محتاجی خەڵک بن براکانت محتاجی خەڵک بن دایک و باوکت زەلیل بن و کەس نەبێ ئاوەڕیان لێداتەوە ئاسان بژی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم ئاسان ژیە ڕۆژێ دەچێتەوە ماڵەوە وەکو لە سونەنی ئەبوو داودا بە ژمارە فەرموودەی 2452 هاتۆ شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە دەفەرمێت صحیحە دەچێتە ماڵەوە دەفەرمێت چیمان هەیە بیخۆم دیارە ڕەمەزان نەبووە بۆ نانی بەیانی لە چێشتەنگاوە ڕۆیشتۆتەوە وتیان وەڵا ئەی پێغەمبەری خوا هیچ شتێکمان لە ماڵان نییە زۆر ناڕەحەتە بچیتەوە ماڵەوە نانی بەیانیشن نەبێت ئەو ڕۆژەی چیان نەبوو جای پێغەمبەر من ڕۆژانە بۆ زۆر دەوڵەمەندیش بووە نەک بڵێ هەموو ژیانی هەروە بووە بەڵام فترەی ژیانیش هەبووە هیچی وای نەبووە ئەو ڕۆژە قەدەری خوا چۆتەوە ماڵەوە نان لە تەشتیانە نەبووە فەرمی ئاسانە ئینی ئیذەن صائیمون من بە ڕۆژوم ئەمڕۆ دەکەم بە ڕۆژوە نانی بەیانیم نەخواردووە نزیک چێشتەنگاوە و ئێوە نیوە ڕۆژ گریمان هیچم نەخوارد ئێوارەش خوای گەورە شتێک دەنێرێ و بەربانگی پێ دەکەینەوە بە ئاسانی ئاسانتر لەوەی بیرت لێ کردەوە کێشەکەی حەل کرد لە فتحی مەکەدا ئوموهانی دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات بۆ لام وەکو ئیمامی حاکم لە مستەدرەکا و شێخ ئەلبانی لە سیلسیلەی صحیحەدا دەفەرمێت فەرمودەکە حەسەنە باسی ئەوە دەکا ئوموهانی دەفەرمێت خۆشەویست هاوتی چیت لایە نانێک بخۆم وتمێ پێغەمبەری خوا چەند گوێچکەنانێک گوێی وردم لایە ها کەنان کۆ دەکرێتەوە لە سەرسفرەی گوێچکەکانی دەمێننەوە ڕق دەبن فەرمووی ئەی پێخوارێک لایە پێی بخۆم ماستێک شیرێک دۆیەک وتم وەڵای پێغەمبەری خوا تەنها سرکەم لایە فەرمووی زۆر باشە نانەکەی لە سرکەکە لە سرکەی سێوەکە لە شتێک بێ هەڵدەکێشا و دەیخوارد و دەیفەرموو نیعم الئیدام الخەل و نیعم الئیدام الخەل ئای پێخۆری چاک هەر سرکەیە ئای پێخۆری چاک هەر سرکەیە نان و سرکەیەکی خواردووە ئەوەندەی مەتح کردووە لەزەتی لێوەرگرتووە ئاسان ژیاوە بەڵام بەداخەوە هەیە لە بەیانیەوە خەمی نیوەڕۆیەتی نیوەڕۆ تێری خواردو خەمی ئێوارەیەتی بۆیە خیامی شاعیر زۆر جوان وەسفی ژیانمان بۆ دەکا و دەفەرمێ هەر کەس کە دەستی بەتیکەنانێ بڕەسێ هەر کەس کە دەستی بەتیکەنانێ بڕەسێ لا کووخێ هەبێ شەوانە تێیدا وەحەسێ چەند خۆشە ژیانی وە چ ئازادە بەدڵ بۆ خۆی بێ نە ئاغا بێ نەبەردەستی کەسێ یا ڕەبی خوا ژیانی دنیا و قیامەتمان بەختەوەرکەی ئێوەش هەموو لایەکتان بەختەوەری دنیا و قیامەت بن وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر